بە بەشداری هەزاران هاوڵاتی لە سنووری پارێزگای هەڵەبجە و هەورامان بە چەندین مەراسیمی جیاجیا ئاگری نەورۆز کرایەوە. لە گوندی عەبابەیلێ و لەژێر ناونیشانی مەیلێ بۆ عەبابەیلێ 3 ساڵە دانیشتوانی گوندەکە لە ڕۆژی گوندەکەیاندا ئاوکات لەگەڵ ئاگری نەورۆز فستیڤاڵێک ڕێک دەخەن و هاوڵاتیانیش بە ڕێژەیەکی فراوان بەشداری دەکەن. بوونەیەک کۆڕێکی ئاوانە بێ بەڕاستیەنە گەنجێ لەم شوێنانە نەبیەک نابینن و ناگەن بە یەک بەدیداریەک شاد نابن و هیوادارم ئەم فستیڤاڵانە بێتە مای خۆشی و کامەرانی بۆ هەموو گەلی کورد. لەگەڵ ئەوەی کە بۆچوونی جیاجیا لەسەر جەژنی نەورۆز هەیە، بەڵام بەشێکی زۆر لەو کەسانی کە بەشداری مەراسیمەکانی نەورۆز دەکەن بە جەژنێکی نەتەوایەتی خۆیانی دەزانن. پێیان وایە نەورۆز جەژنی نەتەوایەتی گەلی کوردە. نەورۆز پیرۆزەکەم لە هەموو کورد بە تەواوەتیە چوارپەرچی کوردستان. بەڕاستی نەورۆز یادێکی مەزنە، پێویستە ئەبێ هەموو تاکیشی کورد شانازی بە نەورۆزەوە بکات، چونکە نەورۆز ڕەمزێکی کووردە. شایی و هەڵپەڕکێ و گۆرانی بەشێکی زۆر لە گۆڕەپانی ئاهەنگ و خۆشیەکانی نەورۆز داگیر دەکات. گەنج و بەتەمەن و کوڕ و کچ بە هەڵپەڕکێ و خۆشی دەربڕین تا درەنگانێک ئاهەنگەکان گەرمتر دەکەن. سەرەتا بۆ بۆنەی نەورۆزەوە پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان لە هەموو هاوڵاتانی هەڵەبجە بە تایبەتی یەکەم. ڕاستی نەورۆز زۆر سەرورە، زۆر گرنگە، بۆنەیەکی خۆشە، کللتوریە بە تایبەتی لە نەورۆزا کللتورێکی جوانی کوردەواریمان هەیە. ڕاستی لە کوردستانە ئەوی زیاتر زیندووکردنەوەی کللتوری کوردەواریە بە تایبەتی لە شارەکانە. بەشداریکردن لەم جۆرە فستیڤاڵانەیە بە تایبەت بە جلوبەرگی کوردی و ڕەسەنایەتی کوردی دەربخات هەستێکی تایبەتی هەیە و کردنەوەی ئەم جۆرە فستیڤاڵانە بۆ هەچ گوندێ بێ، بۆ هەر شوێنێک بێ تایبەتمەندی خۆیە. ئەو گوندە ئەناسی نازنامەی چۆن کەی دروست بووە و پێکاتەی خەڵکەکەی چۆنە و چه کولتوری چه عادەتێکیانەیە بە تایبەت بۆ ئەوانەی کە لە دەرەوەی شارن. خانمانی دەستڕەنگین مەراسیمەکانی نەورۆز بە دەرفەتێک دەزانن تاوەکو ئەوەی دەستڕەنگینی خۆیان پیشان بدەن و ئەو کات داهاتێکیش بۆ خۆیان دەستەبەر بکەن. وڵا خۆم کارگەڕیم تەواو کردووە، کارگەری کار ئەوائیلیش بەزاردانە مەزراوە مەتر بیرم کردەوە لەپاڵ ئەمە ئیشی چنین و ئیشی ڕنگ و ئەم شتانە ئەزانم. ئیتر هەم یارمەتی دەرێکە بۆ ئێمە، بۆیە داوا لە هەموو تایەکەم ئەوانەی کە تەواویان کرد و دانە مەزراون دانەنیشن لە ماڵەوە، هەر دەبێ خۆی فێری پیشێ بکە، خۆیان فێری شتێ بکەن. لەگەڵ ئەوەی جەژنی نەورۆز لە ڕووی خاوەندارێتیەوە ژمارەیەکی زۆر لە نەتەوەکان خاوەندارێتی لێ دەکەن، بەڵام سەرچاومێژوویەکان ئاماژە بۆ دەدەن کورد وەک یەکێک لە نەتەوەکان ساڵانێکی زۆرە بەکردنەوەی ئاگر لە ئێوارەی 20 مانگی سێی هەموو ساڵێک پێشوازی لە یەکەم ڕۆژی بەهار دەکات و ماڵاواییش لە وەرزی زستان دەکات و چەندین مەراسیمیش بۆ جەژنەکە ڕێک دەخات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.